بودجەی 2023 و 24 و 25 کە بە یاسای ئیدارەی مالی حکوومەت بۆی هەیە بۆ 4 ساڵ پرۆژە یاسا بنێرێ. سەبارەت بە پشکی هەرێمی کوردستان زۆر تەرکیز لەسەر ژمارەی 12.6، بەڵام لە ڕاستیە ئەوە گرنگ نییە، چکە نەفەقاتی سیادی لە عێراق زۆرە، واتە لەو 197 تریلیۆنەی کە بودجەی گشتی عێراقە بۆ ساڵی 2023 ئەبێ نەفەقاتی سیادی و نەفەقاتی حاکیمە دەربکرێ ئەو کاتە پشکی هەرێمی کوردستان دیاری ئەکەن لە 12.6 چەندی بەرەکەوێ. ئەمەیان گرنگ نییە چەندمان بەرەکەوێ، گرنگ ئەوەیە ئەم قۆناغە بۆ هەرێمی کوردستان وەک پرۆژە یاساکانی ساڵانی ڕابردوونیە، قۆناغێکی نوێیە. بەو مانایەی ئەم جارە 250,000 بەرمیلی نەوتیان ناوێ و داهاتەکەیان ناوێ، کۆی گشتی نەوتی هەرێمی کوردستانیانەوێ کە داهاتەکەی دەچێتە حیسابێکەوە. ئەو حیسابە عێراق ڕقابەی مالی عێراقی تەدقیقێکە و عێراق چاودێریەکە و سەلاحیەتی سەرۆک وەزیرانە بۆ هەرێم پارەی لێ سەحب بکە. جگەلەوە خاڵێکی تر دانراوە کە 15 تریلیۆن دینارە بۆ ئەو گرێبەست و کۆمپانیایانەی کە نەوت لە عێراق و لە هەرێمی کوردستان بەرهەم دێنن، واتە عێراق چۆتە ژێرباری ئەوەی پارەی کۆمپانیان نەوتیەکانی هەرێمی کوردستانیش بدا، کە ئەمە لە ئێستەوە هەندێک لە پەرلەمانتارانی عێراق پێیان وایە ئەمە قوبوڵکراو نییە و نابێ عێراق بچێتە ژێرباری پارەی گرێبەستی کۆمپانیان نەوتیەکانی هەرێمی کوردستان، کە من پێم وایە ئەمە لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە پابند بێت و بەشە بودجەی تەواوەتی بێنێ و بەشێک لە نیوەی داهاتە ئیتیحادیەکان کە گومرگ و باجە دەبێ هەرێمی کوردستان بیگەڕێنێتەوە. گرنگە هەرێمی کوردستان پابند بێت، ئەگەر پابند نەبێ 1 دینار بۆ هەرێمی کوردستان نایەت. پابندیەکەی پێدانی هەموو نەوت و نیوەی داهاتە ئیتیحادیەکانی گومرگ ئەو کاتە بەشە بودجەی هەرێم دێت. ئێمە هێشتا وەفدی حکوومەتی هەرێممان نەدیوە، چکە تەفاسیلی پشکی هەرێم و وردەکاریەکەی دێتە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق. ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئیدارەی دەولە کە ڕێکەوتنیان هەیە پێکەوە بۆ پێگەێنانی حکوومەت ناتوانن تەحەکوم بەسەر پەرلەمانە بکەن. یەک پەرلەمانتارە توانێ یاساکەش دەربچێ لە مەحکەمەی ئیتیحادی تەعن بدا لە یاساکە، بڵێ بڕگەیەکی تایە دەستوری نییە. بۆیە هەنگاوی قورس و نوێ بۆ پرۆژە و پشکی هەرێم و ڕێکەوتنەکان لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ئایندەیان ڕۆدا. بەداخەوە لە ڕابردووە چەند 200 ملیاری لە حکوومەتی بەڕێز کازمی هاتووە نەیتوانیوە موچەی دواکەوتووی هەرێم ڕێک بکاتەوە و پێم وایە 400 ملیارش کە بە قەرز لەسەر حکوومەتی هەرێم لە بانقی TBI-ەوە هاتووە، لە کاتێکە هەرێم قەرزی زۆر زیاتر لە 400 ملیاری لە TBI لایە و لێیان ئەوێت و لە ڕابردووشا کە پارە هاتووە بە 200 ملیار قەرزەکەی TBI لە 100 دەی لێ بڕراوە و جارێکی تریش ئەم قەرزانە لە بەشە بودجەی هەرێمی کوردستان دەبڕێتەوە ئەگەر ڕێکەوتنی 2023 بچێتە بواری جێبەجێکردن. بەڵام بەداخەوە ئەو لێدوانەی کە باز لەوەکە ئەگەر 400 ملیارەکە نەهاتایە کێشە بۆ موچەی مانگی دوو دروستە بوو، یعنی موچە بە 400 ملیارەکەشەوە هەر بەو دواکەوتویە دەڕوا و ساڵیش هەریان زەمانە لای حکوومەتی هەرێم ئەگەر بەم سیاسەت و شێوازە مامەڵە بکەن بە ئەو بەشە بودجانەی کە لە هەرێمەوە دێ و سوپاس لە عێراق.